چەند کاتژمێرێکی نەبرد کە ئاهەنگ و پێکەنین و دڵخۆشی گۆڕا بۆ جەستەی سارد و کفنی سپی و بە خاک سپاردن. ورد و درشتی ڕووداوەکەی ڕانیەتان بۆ باز دەکەم. دوێنێ لە ڕێگەی ڕانیە بۆ دەربەند ئۆتۆمبیلێک لە جۆری کامری کە 7 سەرنشینی هەڵگرت بوو دەیانویست بەرەو قەڵاتزێ بگەڕێنەوە. لەوێدا وەرگەڕا. 3 لە سەرنشینەکان لە شوێنی ڕووداوەکە گیانیان لەدەستدا. یەکێکی دیکەش لە بریندارەکان لە کاتی ڕەوانەکردنی بۆ سلێمانی گیانی سپارد. 3 سەرنشینی دیکەش بریندار بوون. سەرجەم قوربانیەکان ئەندامی یەک خێزان بوون. ئەوانەی گیانیان لەدەستداوە 3 منداڵی تەمەن 2 ساڵ و 3 ساڵ و 11 ساڵانن، لەگەڵ دایکیان کە ناوی ئامینە بووە و تەمەنی 30 ساڵ بووە. لەبارەی هۆکاری ڕوودانی ڕووداوەکە پایتەخت پەیوەندی بە عەلی عەبدوڵڵا گوتەبێژی هاتوچۆی ڕاپەڕین کرد و ئەو ئاشکرای کرد بە پێی لێکۆڵینەوەکان ڕووداوەکە بەهۆی تیژڕۆییەوە بووە. شۆفێری توێتە کامریەکە کۆنتڕۆڵی لەدەستداوە و ڕووداوەکە بۆتە هۆکاری گیان لەدەستدانی 4 سەرنشین. بە گوێرەی ئەو گرتە ڤیدۆیی لە کامێرای چاودێریەوە چرکەساتی ڕووداوەکەی تۆمار کردووە، ماتۆرسکیلێک دەچێتە سەر سایدی بەرامبەر و کاتێک ئۆتۆمبیلە کامریەکە دەیەوێت خۆی لە ماتۆرسکیلەکە لابدات کۆنتڕۆڵ لەدەست دەدات و وەردەگەڕێت. لە ئێستاشدا شۆفێری ماتۆڕەکە دەستگیر کراوە. ڕووداوەکە تەنها ڕووداوێکی هاتوچۆی ئاسایی نەبوو، کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا، چونکە نەخۆش گەیەنراوەتە نەخۆشخانە و لە بەشی تیشک یەک دکتۆری لێ نییە. ئەمە ئەو گرتە ڤیدۆییە کە ئەتیدا کە سوکاری بریندارەکان ئاماژە بەوە دەکەن نزیکەی کاتژمێرێکە لە سەنتەری تیشک چاوەڕێ دەکەن و کارمەندی بەشەکە لەوێ نییە. ئەم ڤیدۆیە هەرای نایەوە و ناڕەزایەتێکی زۆری لێکەوتەوە. پایتەخت میدیا پەیوەندی بە دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرد و لێی پرسی چۆن دەبێت نەخۆشخانە و بەشی تیشک بێدکتۆر بن. وەزیری تەندروستی گوتی بڕیاری پێگەێنانی لیژنەیەکی لێکۆڵینەوەی لەسەر کەمتەرخەمیەکانی نەخۆشخانەی ڕانیە دەرکردو. ئیجراعاتی یاسایی لەگەڵ هەر کەسێک دەکەن کە لەو کاتەدا کەمتەرخەم بوو بێت. لە کۆتاییدا ئەمەوێ ئەوە بڵێم ئەگەر هەموو جیهان پشتت تێبکات باوەشی دایک هەمیشە نیشتیمانێکی کراوە دەبێ بۆت. ئامینە وەک چۆن لە ژیانیدا هەمیشە دیلا و میلای لە باوەشدا بوو، لە گۆڕیشدا هەردوو جگەرگۆشەکەی لە ئامێز گرتووە. کوڕە تەمەن 11 ساڵانەکەشی لە تەنیشتی، دواتریش لە گۆڕستانی قەڵازێ بە خاک سپێردرا.